قربانی کەستان دڵی پڕ دەردی من نیشتیمان. ڕۆژی شەممەوە وەکووانە بێژانی شاری سێ سادق لە بای کۆتین داوای مافی سەرەتایی خۆمانەکەین و ئەوەی کە مافی خۆمانە داوای ئەەکەین نە زیاتر نەکەمتر. داواکاری سەرەتایی ئێمە دامەزراندنە چونکە چەند ساڵێکە ئێمە ئەم داوایە لە حکوومەت ئەەکەین لە ئەنجومەنی وەزیران لە سەرۆک وەزیران لە ئەنجومەنی ڕاژە و هەموو لایەنەکانی کە وەکووانە بێژان چوینێتە بەردەرگایان و یاداشتی خۆمان پیاون داوامی دامەزراندنمان لێ کردوون بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا جوابێکی قەنەعەت پێکەریان نایەوەتەوە بە ئێمە. ماوەی 6 ساڵ ئەچێوانە بێژم بەڵام هەمانە زۆر لە ئێمە زیاترە ماوەکەی 10 ساڵە 12 ساڵە و ئەو موچەیشە کە بەڕاستی وەری ئەگرین ئەتوانم بڵێم یعنی بەشی پێویستی ژیان ناکات چونکە هەنێک لە ئێمە خێزاندارە هەنێک دایکە هەنێک لەوانە بێژەکان باوکن کرێچین مناڵیان هەیە لەبەرەوە ئەو موچە ئەگەر بێت و ئیشێکی کەی بەدەمەوە نەکات زەحمەتە یعنی بەڕاستی بتوانێت بەشی پێداویستی ژیانی بکات یان پێداویستی ژیانی پڕ بکاتەوە. هەنێک لەوانە بێژان هاتوچۆ ئەکەن یعنی لە دەرەوەی شاری یەن بۆ ناو شار کە ئەمەش کرێ پاس و تەکسی ئێن و بەڕاستی هیچ یعنی بەشیان ناکات موچەکە هەتاوەکو ئەوەی کە دوو مانگ جارێکی شێت. ئەمڕۆ هاتوینەتە سەرجادە بۆ داواکردنی مافی خۆمانە قوتابیەکانمان لە پۆل چاوەڕێمانن دوێنێ دکتۆر ئالان هەواڵێکی پێڕاگەیاندین کە ئەو بێمنەتە لە مامۆسانی وانە بێژەر ئەڵێ من دۆخی مامۆسانی وانە بێژمان باش کردووە. باشکردن یعنی چی؟ باش ئەوەیە کە بماتوانێت بمان کا بە هەمیشەیی یان بمان کا بە عەقد یەکێک لەو دوانە هەڵبژێری ئێمە پێمان باشە با چەند ساڵێکیش عەقد بین کێشەمانە ساڵێکە 2 ساڵە بزەوەنی کە بتوانین بکرێنە هەمیشەیی. ئێمە هاتوین داوای مافی خۆمانەکەین و پرسیار و وەڵاممان تەسلیمی هیچ قوتابخانەیەک نەکردووە لەم کاتەیە هەتاکو داوای خۆمانەگەین و چاوەڕی وەڵام لەوانین. ئەم قوتابخانەکان هەمویان پەکیان کەوتووە اینجا کە ئێمە موچەیەکیشمان پێ ئەدرێت ئەو موچەیە بڕوا بکە یعنی هەیە یعنی مامۆستا هەیە بەشی ناکە هەیە لەوە چێگەگەر خۆی بەتەنها بێ بەشی بکات و پێی ئاسایی بێ بەس بڕواکە بۆ مامۆستایەکی خێزاندار لەم کاتەیە هیچ یعنی شوێن شیاو نییە بۆ هیچ عائیلەیەک بۆ هیچ خێزانێک کە لێرەدا ئەم موچەکەمەمان پێ ئەدرێت 2 مانگ جارێکیشە یعنی هەموو مانگێک لە کاتی خۆیانی ئەوە نێرکە لەگەڵ مامۆستایانی میلاکە کە بتوانن موچەمان بنێ کە لە ئێستا شاکە ئێمە بایکۆتمان کردووە. طبعاً هەموو قوتابخانەکان پەکیان کەوتووە مامۆستایان نییە پرسیاریان تەسلیم نەکردووە بەڕێوەبەرەکان معاونەکان لە سەعاتدا بۆ دەونی و قوتابی ئەگەڕنەوە بۆ ماڵەوە ئەو مامۆستا میلاکانی کە شوێنەکانیان پڕ کردوێتەوە هەتا سەعاتدا ئەتوانن دەرس بڵێنەوە دوای ئەوە دەست ئەکەن بەوەی کات قوتابی ئەنێرنەوە ماڵەوە لەبەرەوەی کە مامۆستایانی وانەبێژ لە بەردەم پەروەردەیە خوپشاندانیان کردووە. ژەیەکی زۆر مامۆستایانی وانەبێژ لە قوتابخانەکاندا هەن کە ئێستا یەکێکی وەکو قوتابخانەی ئێمە تقریباً نزیکەی 14 بۆ 15 مامۆستای وانەبێژی تێدایە کە 2 دەوامەت 700 تقریبا 40 تەلەبەی تێدایە ئەو 740 تەلەبە کە 14 مامۆستا لە قوتابخانەیەکانە بێ تقریبا ئێمە 8 بۆ 9 مامۆستای میلاکمان هەیە لە دەوامێکە باقیەکەی هەمووی مامۆستایانی وانەبێژە قوتابخانەمان هەیە لە سەی سادقە کە 40 مامۆستای وانەبێژی تێدایە بڕواکە یعنی هەر مدیر و معاونەکە و 1-2 مامۆستای ئەویش بەتەمەن کە لە قوتابخانەکانە بن ئەتوانن لەوێ دەرس بڵێنەوە باقیەکەی هەمووی مامۆستایانی وانەبێژە کە شوێنی میلاکیان گرتووەتەوە. ئەو کوچینی وانەبێژان ئەمە ساڵێک نییە و 2 ساڵ نییە ساڵانە ئەم دیاردەیە یاخود بڵێم ئەم ناڕزایەتی ئێمە دووبارە و سەدبارە ئەبێتەوە تا ئاگەین بە مافەڕەواکانمان چونکە ئەو موچێک کە ئێمە وەریەگرین هیچ کات شایستەی ماندووبوونەکەمان نییە. من 8 ساڵە وانەبێژم ئەو بەڕێزی کە ئێستا پەیامنێری منی تەلەبەی من بووی چەندێکی تر وانەبێژ بم ئەیکەی ئەکرێن بەگرێ بەست و کەیە بم بە ڕەسمی من ڕۆژانە هاتوچووەکەم چەندێک تا ئەو پارەیە کە وەری ئەگرم چەندێکی بەشی کرێ هاتوچوومەکە چەندێکی بەشی کرێ خانوومەکە با پێداویستەکانی تری ڕۆژگار بۆسێ. مامۆستای وانەبێژ بەم دەروونە نامورتاحی ئێستا وەقت ناتوانێت بەردەوام بێت چونکە هەر خوێنکارەکانی خۆمان ڕۆژانە پرسیارمان لێکن مامۆستا تۆ مامۆستایت یا وانەبێژی یعنی ئەنەهوو وانەبێژ مامۆستا نییە. ئێمە لەسەر داواکانی خۆمان سوورین و پێمان وایە داواکانمان داواکاری ڕەوای 31,000 مامۆستای ماندوونەناسی ئەم هەرێمەیە. مناڵەکەم بەقەدەر خۆمە واچێتە قوتابخانە تا ئێستا من بە هیچ مافێکی خۆم نەگەشتووە
ئەسڵەن کە بە خوێندکارەکان ئەڵێم بخوێنن بۆ دوا ڕۆژێکی باش بۆی نەتیجەیەکی باشتان بێ لە ناخەوە خۆم شەرمەکەم چونکە بەڕاستی خۆم بە هیچ شتێک نەگەشتوم 8 ساڵە بەبێ دابڕان بەبێەوە 1 سعات لە ناوەندەکانی خوێندندا بڕابێتم من بەردەوام و خزمەتم کردو هیچ جیاوازێکم نەبووە لە هاوپیشەکانی ترم کە میلایکی ڕسمی بەڵام من بە هیچ مافێک نەگەشتوم وەزیری بەڕێز ئەوە بە ئێمە ئەفرۆشێتەوە کە مانگانە لە مانگی هاوینە 200,000 مان بۆ بڕاوەتەوە جیاوازتر لە ساڵەکانی تر بەڵام ئایا من لە بەڕێزیانە پرسم 200,000 بەشی مەعیشەتی 2 هەفتەی بەڕێزتەکە هەر هەفتەیەکیش ئێمەش چ جیاوازێکمان هەیە بۆی خوێندمان و هەوڵی تەواوەتیماندا لەم نیشتیمانە بێخێرەدا کە ئەمڕۆ سەربەرز بین لە ئاست ماڵ و مناڵمان لە ئاست کە سوکارمان بتوانین دەستکراوە بین دایک و باوکمانە هەموو هەوڵی لەگەڵ یاوین کە ئەمڕۆوە بتوانین پاداشتەکان بینەوە یارمەتیان بین من لە دوای 8 ساڵ خزمەت هەتا ئێستا بە دەرونێکی تێکشکاوەوە گەڕێمەوە بۆ هەوڵەکانی خوێندن دوستان دەشت و بیابانت بەهشتی